دەمێ قاڵێک بڵێم خەڵکێک ئۆپۆزیسیۆن بی دەبی گەشتبینی بڵاو کاتەوە هیوا ببەخشی ئەگەنا کو جم و جۆڵت پێ دەکرێت کەچی بەخۆی دەڵێ ئۆپۆزیسیۆن بەخۆی دەڵێ کورە سیاسەتمەدار و ڕۆشن بیر نازەم کە قسە گەورانایە کەچی یەک تابلۆ ڕەش فێرە خەڵک دەکات ئەمی لە تاموو کۆی لێیە نازانم شایستە نییە خۆزیە کورد نەبوومە لە دایکەشی ئەوە لەش فرۆژمە کوڕ کاکە عیب بکەن شەرم لە خۆتان بکەن یەکەم میلەتی کورد تا ئێستا سەربار لە باشوور دەڵێم سەرباری ئەو زێرابە پیسەی پارتی و یەکێتی لە 35 ساڵی ڕابردوو سەرباری ئەو هەموو پارە هەڕشتنە هێشتا سیگناڵی زۆر جوان دەدا چۆن تۆ وەرە گۆڕانشی گەورە و گوران بە 2-3 مانگ تەفری تونایان کرد لە نزیک 1 ملیۆن دەنگدەر و هەوادەر کردیانە کورسیەکی بەلەدەی پێنەهات تۆ نەوەی نوێ شاسوار نییە گیرایە نەوەی نوێ خاوەن وعدەکانی خۆی نەبوو هیچ پێ جێبەجێ نەکرا بەنمونە تۆ کاتێک نەوشیروانێک دەبینی لە تۆپ بوو کە مرد وەڵە دوای ئەوە کردیانە ئەوسە تازی ئەوەی ساڵ یادی دێت 50 کەس سەر لۆڕەکەی تۆ کاتێک ئەو یەکێتی زروزە بەلاعە وەخت خۆی هەموو خەڵکی لەگەرە بوو چی لێهات تۆ کاتێک دەبینی بەنمونە نەوشیروان مرد لە هەولێری 250,000 کە زیاتر چتە تازەی بەڵام کاکە کەریم سنجاری مرد 250 کەسی لێ نەبوو بە قوربان ئەوە زۆرە ئەو پارتیە بە هەموو زەخامەتی خۆیەوە حملەی کرد تۆ کاتێک دەبینی لە ئینتخاباتی پێشووتری عێراق کاکە 165 خەڵک نەچوە دەنگدان لە 134 ئیرهاب تەزویر هەموو حزبەکانی کە پارە هەڕەشتن تۆ کاتێک دەبینی لە ئینتخاباتی ئەوزارەی 144 خەڵک هەر بایکۆت و پوچەڵ بووە دیکە لەو هەموو زەخت و زوڵگوتە یعنی 156 ببینە چەندی دایکی حزبی تر یعنی سیگناڵی جوان دەدرێتن کاکە تۆ کاتێک لە سۆسیال میدیا دەبینی دوو کەس ناوێری دیفاع لە پارتی و یەکێتی بکە تۆ کاتێک دەبینی خورشی تەرچێک دەکەویتە ئاسمان بەڵام بە یەک جوملەی ئەو خەڵکە دەیکاتە پەڕۆی بەگوو شتێکی جوانە نەوشیروانێک مانجی 5 مرد 95 مرد ئەڵە 95 بوو لە مانجی ئازاد نەوشیروان وەکو چای بە فرتاوەوە کاکەوە هەموو قیمەی دەلالەتی و شاری خەڵکە تۆ کاتێک مەهاباد قەرەداغی دەمری 3 کەس ناستە تازیەکەی دوو پۆستی دەستە نانووسێ مستەفا عەسەن گەورەیەکیش دەمری هەموو سۆسیال میدیا دەبێت بە 2 هەفتە زیاتر مستەفا عەسەن گەورە یعنی تۆ کاتێک بەڕێزان مەزلوم کۆبانیی وا خۆشەویست بە یەک لێدوان لەسەر بارزانی چی لێ هات ئەو مەزلوم کۆبانیەی کە خۆشەویستی لە ناو دڵ و دەرونی خەڵک بوو ئێستاش خۆشەویستە غەڵەتی گەورەشی نەکرد بەس چۆن ئەو میلەتەی ما قبوڵی نییە تۆ کاتێک دەبینێ سۆسیال میدیا دوو کەس دیفاع لە پارتی وێکێتی بکە کۆبوونەوەیەک دەکەن کاکە دەبنە گاڵتەجار دوو کەس دیفاع یانەیەکە بێت بە قەشمار دوو کەس دەبێت بە پارتی بە تایبەتی پارتی یەکێتیش بەس بە پارتی زیادر کاکە چۆن دەبێتە گڕوو لە ناو خەڵک بقێزەوەن یعنی ئەوانە هەموو نمونەی هەرە جوانی ئەو خەڵکەیە من تێناگەم سەرباری ئەو 35 ساڵەی پڕ لە پارە هەڵڕشتن بۆ گەنیکردن بە تورکیا بە ئێرە خەڵک سیگناڵی جوان دەدا کاکە ئەو دەنگانەی جوان تۆرە شوان و ئیبراهیم تاتی ساس و نازام ئەو هەموو هونەرمەندە لە لایەکدانێ باسی ئەحمەد قایە نییە بە قوربان لە دڵ و دەرونی خەڵک تۆ کاتێک سەنابەرزنجی لە هەموو ماڵێک بە یەک لێدوانی لە هەموو ماڵەکان شابتڕێن کرا کاچ خۆم ئەوانە هەموو شتی زۆر جوانن ئینسانی ئۆپۆزیسیۆن ئینسانی هوشیار یعنی دەبێ ئەوە تێبگە میلەتی کورد زۆر هوشیارە سەرباری هەرەمووی نمونەی هەرە جوان پیشان دەدا کاکە وەرە من بڕوا بکە لە بەوە نییە وەرە هەڵوێستە جوان بی بزانە تامی خۆشەویستی خەڵک چۆنە من بۆ خۆم دەیبینم بەڕازی دەسمە هەر شوێنە بەڵام ئەوەی قێزەوە نەبزان کوبیتە قەشمەر لە سۆسیال میدیا بڕوا بکە کەس ناوێت دیفاع لە پارتی وێکێتی بکە لەبەر ئەوەی دەبتە قەشمەر ئەوەش ڕفراندۆمی خەڵکە کە دەبینێ سۆسیال میدیا خەڵک چۆن دەنگە جوانەکان ڕێزی لێ دەگری لە دەبتە پارێزەری ئەوانی تریش کاکە دەستن ناو ماڵەکانیان سووک و ڕسویان دەکەن کەچی کاکەم هاتیە مۆرەشی لەوەی دەدا ئەوە تابلۆیە شەڕەشی دەکا مشکلەشی دروست دەکا تۆمەتە گلۆوەی دروست دەکا دوو جون بەوەی دەدا
تێم دەگەی تابلۆیەکی ڕەششانێک دەرێ بریا دایکم لە شفرۆش بە کورد نەبە کورە برا ئەو پەڕیشانازی بە ملەتەکەی خۆمان دەکەین لەبەر دووشت یەکەم کوردی تازە ئەو واقعکە دووەمیش سیگناڵی زۆر جوان دەدە تا ئێستاکە ئەو ملەتە نیشان دەدا هەر باشتریشت گۆڕان و نەوشیروان مستەفا و خورشید هەرچی و ئەمرو زەید و دەیان لەو نمونانەیە پارتی وێچێتی و مەلا مستەفا و جەلال تاڵەبانی خەڵک چۆن دەیپەرستن ئەدی ئێستا